نزیک بوونەوە لە کۆتایی جەنگی مووسڵ ژەنڕاڵە سەرکەوتوەکانی جەنگی خسوەتە جوڵە بۆ چنینەوەی دەستکەوتەکان و داڕشنەوەی هێڵەکانی ناوچەکە بەپێی خواستی خۆیان. بۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان چەندین هێرشی توندیان کردووەتە سەر یەکتری. لە دوو ڕاگەیەنراوی جیاوازدا فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێم و وتەبێژی سەرۆکایەتی هەرێم بەتوندی هێرشیان کردە سەر بەشێک لە سەرکردەکانی حەشری شەعبی و نووری مالیکی بەوەی دەیانەوێت ڕێکەوتنی هاوبەشی عێراق و ئەمریکا و هەرێم ببەزێنن. ئەوەش چونترین کاردانەوەیە بەرامبەر حەشری شەعبی لە دوای جەنگی مووسڵەوە. بەپێی پێشبینی شارەزانی سەربازی ئەم لێدوانە دژبەیەکانە پەیوەستن بە کۆتایی داعش لە مووسڵ، چونکە بەپێی پێشبینیەکان کۆتایی ڕەمەزان کۆتایی داعش دەبێت لە مووسڵ. ئەوەش دەرگای دەیان ئەگەر بەڕووی عێراق و هەرێم و ناوچەکە دەکاتەوە. لەلایەک کورد دەیەوێت ئەو ناوچانەی لە میانەی ئۆپراسیۆنی مووسڵ کە ناوچەی کوردستانین ئیدارەیان دەکات پارێزگاریان لێ بکات، بەڵام خواستی بەشێک لە بەرپرسانی عێراق لەم پرسەدا لەگەڵ کوردیەکان گیر نییە. هەر بۆیە مەترسی پێکدادانەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی. لەلایەکی دیکەوە ئێران و تورکیا و سعودیا کە ڕۆڵی گەورەیان لەم ناوچەیە هەیە لە جموجوڵەکانی یەکتری نیگەرانن، چونکە بەپێی زانیاری دەستگا هەواڵگریەکان ئەو جموجوڵانەی ئێستا حەشدی شەعبی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناحی قەیڕەوان و گوندەکانی دەوروبەری لە خۆراوەی تەلعفەر سەر بە پارێزگای مووسڵ دەیکەن بۆ کردنەوەی ڕێگایەکی وشکانیە لە نێوان سووریا و عێراق بە جۆرێک ئێران و عێراق و سووریا پێکەوە ببەستێتەوە. ئەوەش نیگەرانی وڵاتانی هەرێمی و ناوچەیی بە دوای خۆیدا هێناوە. کۆتایی شەڕی مووسڵ بەپێی پێشبینیەکان کۆتایی جەنگ نابێت، چونکە بەرژەوەندی تورکیا و کەنداو لەگەڵ ئێران یەکانگیر نییە. پارتیژ وەک درێژکراوەی یاریەکە ڕەنگە هەرێمی کوردستان ڕوو بەڕووی شەڕی دووەم کاتەوە کە شەڕێکی زۆر قورس دەبێت.